خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم ئەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین بەرەبەیانی ئەمڕۆ بەهۆی لێزمەبارانێکەوە جارێکی تر کە هەرێمی کوردستان و ناوچە جیاجیەکانی گرتەوە بەداخەوە لە شاری هەولێر بووە هۆی دروستبوونی لافاو لە ژمارەیەک گەڕەک و بەداخەوە تاکو ئێستا کە خودی پارێزگاری هەولێر ڕایگەیان 12 هاوڵاتی گیانیان لەدەستداوە بەڵام جگە لە گیان لەدەستدانی ئەو هاوڵاتیەکە بۆ هەمومان جێگەی داخێکی قوڵ و ئەسەفێکی قوڵە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیش بەم سەرما و بارانە بێماڵ و حاڵ بوون لە هۆکارەکانی پرسیار دەکەین و پێش بەرنامەکە هاوڵاتێک پەیوەندی پێوە کردین کە بەهۆی لافا و ئەوەی کە فۆکس نەخراوەتە سەرگەڕەکەیان تەرکیزە سەرگەڕەکەیان نەبووە لە شاری هەولێر لە حاڵ و گوزەرانێکی خراپدان ئێمە ئەم شەو لەسەر دوا زانیاریەکان لەبارەی زەرر و زیانەکان لەبارەی هۆکارەکانی لەبارەی چارەسەرەکانی و لەبارەی ئامادەکاریەکانی لە شاری سلێمانی چی کراوە ئایا هاوڵاتیان تا چەند دڵنیابن لەوەی کە ئەوانیش وەکو شاری هەولێر ڕوبەڕووی ئەو مەترسی و کارەساتە نابنەوە کە بەڕاستی 12 هاوڵاتی بەهۆی لافاوێک لە دنیای کارەساتی سروشتی ڕوو ئەدامە ڕوونە بەڵام 12 هاوڵاتیش کە ئەگەر بەهۆی کەم تەرخەمیەوە بێوەکو ئەوەی کە بەسەر دوو بۆ چوونە دابش بۆ چوونێکی پێی وایە کەمە کارەساتێکی سروشتی و لە هەموو دنیا ڕووەدا بەڵام بەشێکی پێی وایە کەمە بەهۆی کەم تەرخەمی هەندێک لە پرۆژەکان بەهۆی نەبوونی ئاوەڕۆیە لە بەشێکی زۆری گەڕەکانی شاری هەولێر بەرنامە ئەم شەوی ڕەهەند بە میوانداری هەریەک لە بەڕێزان بەڕێز ئاوات محەممەد قایمقامی قەزای ناوەندی سلێمانی کە بەڕێزیان لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە هەروە لە ستۆدیۆکانمان بەڕێز کاک نزار کەمال لێ پرساوی بەشی خزمەتگوزاری شارەوانی سلێمانی لەگەڵمانە هەروە لە هەولێرەوە بەڕێز لێر حوسێن دامی ئەنجومەنی پارێزگای هەولێر لەگەڵمانەوە لەگەڵ بەڕێز ژمارەیەک هاوڵاتیش کە ئەم ئێوارەیە قسەیان بۆ کورسات نیوز کرد و دوازانیاریەکان باسەکەن و هەوڵەدەین پەیوەندی بۆ هاوڵاتی شەو بکەین کە داوای بەهاناوە چوونەکە سەرەتا چمەلای کاگاوات باران نیعمەتەوە بەهۆی ئەوەی کە مەترسی وشکە ساڵیمان هەبوو بەڵام ئێستا بۆ بە مەترسیەک لەسەر هاوڵاتیان تا چەند ئێوە لە ڕێ هەماهەنگەکانتان لە ڕێگەی لاەنە پەیوەندیدارەکانتان ئامادەکاریتان کردو بۆ هەر حاڵەتێکە خوانە کردە ڕوبەڕووی هاوڵاتیان شاری سلێمانی ببێتەوە. سڵاو لە هەموو لایەک ئینشاءڵڵا بارانی ڕەحمە دەبێت و هاوخەمی و پرسە و سەرخۆشی خۆشمان بە کەسوکاری ئەو قوربانیانە ڕاگەین کە دوێنێ شەو بەداخەوە بەوەی لافاوە لە شاری هەولێری خۆشەویست ژیانیان لە دەستە ئەوانش کەسوکاری ئێمەنوە فەرقی بینی هەولێر و سلێمانی و دهۆک نییە و ئێمە خەفەتبارین بۆ ئەو ڕووداوە ناخۆشە. بەڵێ ببوورە دەنگەیەتەوە نازانم. بەڵێ بە هیوام هاوکاران بتوانن چارەسەری بکەن کاگاوات بفەرموو هاوکارانم هەوڵەدەن چارەسەری و گفتە بکەن. بەڵێ سەبارەت بە شاری سلێمانی یعنی من ئەتوانم قسە لەسەر شاری سلێمانی بکەم ئێمە وەکو تیمەکانی بەرگری شارستانی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی و فەرمانگەکانی JCC و بەڕێوەبەراتی کەشناسی سلێمانی ئاسایش پۆلیس تەندروستی پۆلیسی هاتوچۆلی و یەکی سلێمانی تیمێکمان هەیە بە ناوی تیمی فریاگوزاریەوە کە مەفروزە لە هەموو یەکە کارژێڕیەکانە ئەو تیمە هەبێت و ئەم تیمە ماگانە کۆبوونەوەی خۆی ئەکات و یاخود لە پێشبینی هەر ڕووداوێکە پێشوەخت کۆبوونەوە ئەکات و ئامادەکاری خۆی ئەکات بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر ئەگەرێکە ڕووبات. بۆ نمونە ئێمە لە چوارشەمەی ڕابردووە کە پێشبینی ئەم شەپۆلی بارانبارینە ئەکرا ئەم تیمە لە دیوانی قایمقامیت کۆبووینەوە و لە سەر چۆنیەتی ئامادەکاریەکانی هەموو ئەو فەرمانگانە بە دوواداچوونمان کرد و ئەو نوقسانی و کەم و کوڕیانەی کە هەن بۆ ئەوەی هەمومان بەیەکەوە چارەسەری ئەو نوقسانی و کەم و کوڕیانە بکەین وەکو ئەرکێکی خۆمان و ئەمە وەزیفەی خۆمانە هیچ شتێکی زیایتیان نییە و خوا نەخواستە
منەت نییە بیکەین بەسەر کەسە وەکو ئەرک و وەزیفەی خۆمان ئەم کارەمان کردووە و هەموو ئەو فەرمانگانە بە هاوکاری و هامانگی یەکتری ئەو کاری کە ڕوبەڕوومان ئەبێتەوە جێبەجێ یەکەن و ئێستا حالیان سەرجەم ئەو فەرمانگانە لە دیوانی قایم مقامێتن بۆ ئەوەی بەیەکەوە وەکو یەک تیم ڕوبەڕووی هەموو ئەو ئەگەر و گۆڕانکاریانە بینەوە کە یەنە پێشەوە. بەڵێ کاگاوات ئەوەی کە قسەتان لەگەڵ کەشناسی کرد بێت هیچ تاوەبارانێکی بەلێزمە هەیە ئەم شەو تاکو بەرەبەیان بۆ شاری سلێمانی و دەوروبەری؟ پێشبینی بارانی بەلێزمە ئەکرێ ئەم شەو و ئێمەش لێرە لە قایم مقامێت و لە سەرجەم فەرمانگە خزمەتگوزاریەکان لە جێبەجێکردنی ئەرکین و تیمەکانمان لە ئامادەباشی تەواوان و لە ئەرکە ئەبین هەتا ئەو کاتێک کە دڵنیا ئەبینەوە کە هیچ مەترسیەک لەسەر گیانی هاوڵاتیان دروست نابێت. بەڵێ بەڕێز کاگاوات هیچ گەڕەکێک یان ناوچەیەکی دیاریکراو هەیە کە ئێوە مەترسیتان لی هەبێ ئەگەر لە تەلەڤیزۆنیش نێڵێت بەڵام مەسەلەن پێشتر هاوڵاتیەکان یان دانیشتوانتان ئاگادار کردبێتەوە مەسەلەن لە چاڵاییەکا بێ کۆمەڵک خۆتەزانی لە ماوەی ڕابردووە لە زۆر شوێن خان و شوێنی شتە جێبوون دروست کراوە مەترسی لەسەری شوێنێ هەیە پێشبینی کردن مەسەلەن؟ ئێمە بەداخەوە لەو شوێنانی کە بە تەجاوز خانوو دروست کراوە مەترسی کۆبوونەوەی ئاومان هەیە مەترسی ئەوەمان هەیە کە ئاو بچێتە ناو ماڵەکانەوە یاخود ئەو شوێنانەی کە ئینلێتی باراناوەکان لایەن هاوڵاتیانەوە ئەگیرێ و کۆنکرێت ئەکرێت ئەمانە مەترسی کۆبوونەوەی ئاومان هەیە ئەگەرنا لە باقی شوێنەکانی ترا و ئامادەکاریانی کە لەلایەن سەرۆکایەتی شارەوانی سلێمانی و سەرجەم تیمەکانەوە کراوە دڵنیایی تەواومان لا دروست ئەبێت کە ڕوبەڕووی هیچ ڕووداوێکی نەخوازراو نابینەوە. بەڵێ کاک بەڕێز کاگاوات ئێوە داواکاریتان لە هاوڵاتیان چیە شەوکە هەماهەنگ بن لەگەڵ تیمەکانی ئێوەیە بۆی بتواندرێت کە هەم لایانی پەیوەندیدار و هەموو هاوڵاتی بەیەکەوە بتوانن خوانە کردە ئەگەر حاڵەتێکیش ڕوبەڕووی گەڕەکێک یان شوێنێک بوویەوە یان لە جادەیەک ئاوە کۆ بۆ چۆن بتوانێت بەیەکەوە ئەمە چارەسەر بکرێ و کارەساتی لێ دروست نەبێت. ئێمە هەموو ژمارە ئەو فەرمانگانە بەرگری شارستانی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی JCC فەرمانگەکانی کارەبا ئاو هەموو ئەمانە ژمارە تەلەفۆنەکانیان لایەن هاوڵاتیانەوە ئەزاندرێت و ئەتوان لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەوە پەیوەندیمان پێوە بکەن بۆ ئەوەی دەست بەجێ تیمەکانمان ئەگەر خوا نەخواسەر ڕووداوێکی نەخوازراو هەبوو لەو شوێنانەیە تیمەکان بچن بە هانای خەڵکەوە و داواش لە هاوڵاتیانەکەین کە چەند بکرێت ئەگەر بۆ کاری پێویست نەبێت لە ماڵەکانیان نێنە دەرەوە بۆ ئەوەی کە ئێمە وەکو پێویست ئەو تیمانە بتوان بە ئەرک و واجبی خۆیان هەڵسەن و هیچ ئاستەنگ و گروگرفتێک بۆ جێبەجێکردنی ئەرکەکانیان دروست نەبێت. لەلایەکی ترەوە داوا لە هاوڵاتیان ئەەکەین کە هەموو ئەو ئینلێت و باراناوانی کە لە بەردەمی ماڵەکانیان هەن بە ئەرکی خۆیانی بزانن نەهێڵن بگیرێت و یاخود نەبنە سەبەبی جیرانی ئەو ئینلێت و باراناوانە چونکە ئەوە ئەبێتە هۆی کۆبوونەوەی ئاو دروستبوونی لافاو و هەر کەسێکیش سەرپێچی کردبێت خوا نەخواستەکە کۆنکرێتی ئینلێتەکەی کردبێت ئێمە تیمەکانی شارەوانیمان ئاگادار کردوێتەوە کە ئەو کەسە ڕێکاری یاسایی بەرامبەر بگیرێتە بەر و سکاڵای یاسایی لەسەر تۆمار بکرێت. بەڵێ بەڕێز کاگاوت ئەو هەماهەنگی لەگەڵ شارەوانی هەتان هەرچەندە بەڕێز لە پرسرای بەشی خزمەتگوزاریەکان لێرێ دوای بە تەفاسیل باسێکەین بەڵام مەسەلەن سلێمانی بەشێکی هەرە زۆری ئاوەڕووی بۆ کراوە دڵنیایی هەیە لەو ئاوەڕۆیانەکە شوێنێک نەگیرابیان کەم تەرخەمیەکی تیانە بێ کە 2000 هاوڵاتیان ڕوبەڕووی مەترسی نەکاتەوە؟ بەسوپاسەوە ساڵانە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی هەموو ئەو ئینلێت و بارانا و ئەو ئاوەڕۆیانەی کە هەن لە شاری سلێمانیا چێگەکرێنەوە و پاگەکرێنەوە ئامادە ئەکرێن بۆ مەوسمی بارانبارین و لە چوارشەمەی ڕابردووشە دڵنیایی تەواومان لایەن لێپساوی بەشی خزمەتگوزاری سەرۆکایەتی شارەوانی سلێمانی و لێپساوی بەشی ئاوەڕۆکان و جێگری سەرۆکی شارەوانیش وەرگرت کە
هەموو ئەو ئاوەڕۆ و لێتانە پاکراونەتەوە و ئەو شوێنانی کە ئاوی تیا کۆبۆ لە چەند بارانی ڕابردووە ئەوانە چارەسەر کراون. بەڵێ کاگاوە دوجار ئەزان بەڕێستان لە قایمقامێتن و بەوردی چاودێری دۆخەکە کە نەمەوێ دوا پەیامی خۆت لە ڕێگەی کورسات نیوزەوە بگەێنیت بە هاوڵاتیانی شاری سلێمانی بۆی بتواندرێت کە سەر و ماڵی هەموو لایەک پارێزراو بێت. داواکارین لە هەموو لایەکە هاوکارمان من بۆ ئەوەی کە بەیەکەوە بتوانین ئەو پلانەی کە هەمانە جێبەجێ بکەین تا هەموو لایەک پارێزراو بێت و هاوکار و هەمانگ بن لەگەڵ تیمەکانمانە و تیمەکانمان لە ئامادەی تەواوان بۆ هەر ئەگەر و گۆڕانکاریەکە بێتە پێشەوە و داواش لە سەرۆکایەتی شارەوانی سلێمانیەکەم و داوا لە سەرجەم بەڕێوەبەرایەتیە پەیوەندیدارەکانەکەم کە لە مەسەلەی ماستەر پلانە لە مەسەلەی ئەنجامدانی پرۆژەیە یا لە مەسەلەی ئەنجامدانی پرۆژەی سەکەنیە مەسەلەی ئاوەڕۆ و ئەنلێت و ئەوانە بە نەزەر ئیعتیبار وەربگیرێت چونکە بەشێک لەو کێشانەی کە ئێستا ڕوبەڕوومان بۆتەوە لە نەتیجەی ئەو حاڵەتانەوە دروزە بێت کە بەداخەوە بە دراسەیەکی مەوزوعیانە ئەو پرۆژانە ئەنجام نادرێت چونکە هەموو ئەمانە بێتە هۆی کۆبوونەوەی ئاو و بەرزبوونەوەی ئاستی ئاو لە شارەکانمانەوە بێتەوەی دروستبوونی لافاو لە گەڕک و کۆڵانەکانمان. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز ئاوات محەممەد قایمقامی قەزای ناوەندی سلێمانی سوپاس بۆ بەڕێستان کە لە دیوانی قایمقامێتەوە لەگەڵ مامون. سوپاس کاگاوت سوپاس کاک نزار ژمارێک لە دوانمان هەیە کە هاوڵاتی زەرمەندەکانن بەیەکەوە سیریەکەین دوای باسی ئامادەکاریەکانی ئێوەکەین بۆ ناو شاری سلێمانی بۆ ئەم شەو بەیەکەوە بینەرەبین فەرموو کاک نزار. ئەمە دەرگام کردەوە معنە ئێستا نازانم خۆ ئینسان لەو کاتێ لە بیرینە ڤیدۆی بگری یەکسەر گوتم تازە تا ڕۆژی 8 ڕۆ نەمزانی بانجی خوارێ بکەم بچم پەنجەرەی بشتێنم دەرگای بشتێن ینی بە دیاریکراوی وەڵڵاهی سێ و لەوانەیە سێ و 20 دقەبی سێ و چارەکبی ئەو هابوو ئیتر هەتا تقریبان سعات 5 و نیویش ئەو لافاوە هەر بەردەوام بۆ ئەوەندەی من ئاگادار بوو ئیتر ئەشیا و ئەتا خوارێمانی نایە سەرێ و منداڵمانی نایە سەرێ و سیارەکان مەوەستەوە سیارەکانماندەوە یەکمان لێرە یەکشمان لەو دیوە دوو سیارەمان ڕۆستیا شتمان هەموو ڕۆشتیا ماڵمان کاول بوو مویمێ الحەمدولیلا کە سوکارمان سەلامەتن الحەمدولیلا چکە لەو ماڵانە هەندێک ماڵش خنکاون منداڵیش تێدا بوو سێ سارم ڕۆشتیە ئەرێوەڵە لەگەر مارشی قاتی خوارەی ئیسینماوە لە ژوورە تەمەشاکەن وا لە بەرچاوە پێویست ناکەن ئەرێوەڵە تیمێک هیچ کەسێک بەهانەتەوە هاتووە وەکو تیم نەخێر نەخێدا مدەی سەحاتەشی پێبر ئەو لافاوەکە برای بەڕێزم بەخێر بێن ئەو لافاوە ئەو کەندانە ئەو مەقلعانە هینای ئاوەکان گرتیە سەرچاوی ئاوەکە ژیرەیە سەرچاوی ئاوی بگیرێ بە خۆ دەزانێت ئەو ئەگە سەرچاوی بگیرێ پەنگاوی دەداتەوە ئێستا پەنگاویدا کەس فرێ خۆی نەکرد بە فرێ مارومەدارەکە هەیە فرێ مارومەداریشی نەکەێ بەخۆی ئەوتە لەو کۆرانێمە جیرانیمە 4-5 کەس لە یەک ژۆری خنکا بێ لە زانی ماری زانی ژانیشی لێ بوویتەوە یعنی زەرەر و زیانەکان زۆر زۆرە ناژمێردرێ تەنها خۆمان دەرچوونە ئەرە وڵی بۆ فڕێدان یعنی هەمووی فەرشی تازەمان کردوە قەنەفەمان لێدانا بۆ فڕێدان کومبار یعنی کومبار هەمی بۆ فڕێدان کانتۆری تازە کراوە گشتی بۆ فڕێدان هیچمان دەرنەچووە فقط جانی خۆمان دەرچووە لانی پەیوەنددار بەهاناتەوە کەس نهاتووە ئێمە لە سەعات 3 شەوەوە تەلەفۆنمان بۆ چەندی کەس کردووە یعنی نەشەوە فەڵ نە بڵین بەرگری شارستانی نە شارەوانی هیچ کەسە نهاتووە حتا ئێستاش نهاتووە فقط ئێستا دوو سارە پۆلیسمان بی یعنی دەورانیان نەکرێت گەرنا کەس نهاتووە یعنی لە ساعت 3 شەوم باران ڕوویدا خۆ کارەکە زۆر ئاسان بوو تەنها دوو سەرە مەزرە لا بدرای هەموو ئەوە کار ڕووی دینەوە تەماڵەکە یعنی هیچ شتێکیان دەرنەچوە هەر بە سەلاجەوە هەر بە مجەمیدەوە هەر بە تەلەڤیزۆن هەمووی ئەوە تەلەبەر چاوتانە هەمووی وێرانبوو بەداخەوە ئەمە بۆ ئێمە زۆر جێگەی نیگەرانیەوە سەرخۆشی لە کەسوکاری جان لەدەست ئەوانەی کە جانیان لە دەستداوە بەناوی دەستگای میدیای کورسات و پرسە و سەری خۆشخۆمان ڕادەگەێنین ڕۆحیان شاد بێ و هیوای سەلامەتی بۆ هەموو هاوڵاتیانەی تر و پێمان ناخۆشە بەڕاستی کاک نزار بۆی حاڵەتێکی لەم شێوە دووبارە نەبێتەوە ئێوە لە ناو شارەوانی سلێمانی بەشی خزمەتگوزاری سلێمانی چۆن
بە تەواوەتی تەرکیزتان خستۆتە سەر ئەوەی کە کارەساتێک ڕوونەدا. بەڵێ ئێمە لە ڕاستیە وەکو نەریتێکی ساڵانی خۆمان هەموو ساڵێ لە مانگینەوە تیمەکانمان ئاگادارەکەینەوانێک کە هەستن بە پاکردنەوەی منهۆڵ و ئاوەڕۆی کۆڵان و جادەکان کە ئەمە بەڕاستی دەورێکی باشی بینیوە لە کەمکردنەوەی زیانی لافاو. خۆی لافاو کارەساتێکی سروشتیە، یعنی زۆر جار کە چەند شەبەکەی ئەو ئاوەڕۆژ مەزبوط بێ، بەڵام ئەگەر ڕێژەی بارانبارین لە حەدی خۆی تێپەڕی ئەبینی کارەساتی لافاو دروستە بێت و خەڵک زەرەرمان نەبێت. بەڵام ئێمە وەکو شارەوانی سلێمانی هەمیشە هەڵمان ناوە کە بەکەمکردنەوەی ئەو کارەساتە ئەو زیانانە. لەبەرەوە هەموو ساڵێک وەکوتم لە مانگینەوە دەستەکەین بەو کارانە و ئاوەڕۆکان پاکەینەوە، منهۆڵەکان پاکەینەوانێ و لە مانگی دا کە باران دەست پێکات جاریشکە ئێمە تێستی خۆمانەکەین. بۆ نمونە لە بارانی پێشوە ئێمە سوودمان لەو حاڵەتانە بینی کە بووە هۆی لافاوەکەەوە هەنێ خەڵک زەرەرمەند بوو، هاتین ئەو ئاوەڕۆ و منهۆڵانەمان تێست کردەوە جاریشکە، هەنێکی کە گیرا بوو بەرماننا و توانیمانە هەتا حدێک ئیشەکانمان بە شێوەیەکی باش ڕای بکەین. بەڵێ لەکوێی سلێمانی ئاوەڕۆنیە کاک نزار مەسەلەن مەترسیتانەی هەبێت؟ بەڵێ خۆی زیاتر لە چواردەوری شار کە هەنێک گەڕەشی زیادە ڕێوی دروست بووە کە ئەمانە بەڕاستی خەدەماتیان پێ نەگەیشتووە و هەنێک گەڕێکی کەشمان هەیە کە ئیفرازن، بەڵام هەر خەدەماتیان وەکو پێویست پێ نەگەیشتووە کە ئەکەوێتە ماتیقی ڕاپەڕینەوە و هەنێ شوێنیشمان هەیە لە گەڕەشی قڕگە و نزیک گەڕەشی قڕگە وەکو کانی شینکە. بەڵێ کاک نزار ئەم شوێنانە چاڵ و چۆڵی هەیە مەسەلەن کە خزمەت گوزاری پێ نەگەیشتووە تاکو مەترسی لەسەر دروست بێم شەو؟ بڵێ ئەرۆڵا خۆی تۆپۆگرافی سلێمانی خۆ دەزانی کە بەرزونزمی و شیوی زۆرتیایە، هەنێک خەڵکیش بەڕاستی زۆر چاو نەترسانە هاتووە لە شیوێکە خانووی کردووە کە ئەمە لە ڕۆژانێکی وەکو ئەمڕۆدا مای مەترسیە کە ئەو ڕووکاتە ماڵەکەی و زەرری لێبا. بۆیە ئێمە زیاتر تیمەکانی خۆمان لەو شوێنانە شەڕ کردوتەوە و ئێستا حالیان لە سلێمانی 5 تیممان هەیە کە دابەشمان کردو بەسەر 5 زۆنی شاری سلێمانیە بۆ ئەوەی مەبەستەکە لێرە ئەوەیە کە بتوانین بە زووترین کات بگەینە سەر حاڵەتەکان و نزیک بین لە حاڵەتەکانەوانێت، چونکە جاری پێشوو زیاتر بە مەرکەزیە دیشمان کرد لە هەنێ حاڵەتە زۆر دواکەوتین بەهۆی ڕێگاوبانەکان و بەهۆی قەرەباڵغی و بەهۆی بارانەوە. بەڵام ئەم جارە وامان نەکردووە، تیمەکانمان دابش کردووە بە شێوەیە کە بتوانین بە زووترین کات بگەینە سەر حاڵەتەکان. بەڵێ لەگەڵمان بمێنەرەوە کاک نزار بۆی دوازانیاری لەسەر زیان لێکەوتوانی شاری هەولێر لە ڕێگەی پیانێرمان سیروان حوسێنە وەربگرین. سیروان سڵاو لێبێ، ئەم کاتت باش. سیروان تۆ لەکوێیت و چی هەیە و دوا ئەو هاوڵاتیانی کە ڕوبەڕووی زەرەر و زیان بوونەتەوە و زیانە ژیانیەی کە بەداخەوە لێکەوتوتەوە، ئێستا ڕەوشەکە چۆنە لە شاری هەولێر و لەو گەڕەکانی کە زیانمەند بوون؟ بەڵێزانە سڵاو لێبێت. بەڕاستیەوەی ئەمڕۆ بەسەر هەولێرە هات بەڕاستی کارەساتێکی مرۆیی بوو، چکە زەرەر و زیانێکی زۆری بە ینی ژمارەیەکی زۆر لە هاوڵەتی گیانی لەدەستدا. تا ئەم دەقیق قسە لەگەڵ تۆ کەم دوایین ئامار 12 کەس بەهۆی لافاوەکەی شاری هەولێرەوە گیانی دەستداوە، 11 کەسیان یاخود 11 تەرمیان تا ئێستا دۆزراوەتەوە، بەڵام تەرمێکیان کە تەرمی منداڵە دەمانگەکەیە دانەر تا ئێستا بەداخەوە نەدۆزراوەتەوە، تا ئێستا خانەوادەکەی بە دوای ئەگەڕێن چەند جارێک داوای هاوکاری لە تیمەکان کردووە، لە بەڕێبەرێتەکان کردووە، داوای لە هاوڵاتیان کردووە کە هاوکاری بکەن بۆ دۆزینەوەی تەرمەکەی، بەڵام بەداخەوە تا ئێستا نایانتوانینەوە تەرمەکەی بدۆزنەوە. جگە لە زیانی مادی، جگە لە زیانی گیانی، زیانی مادیەکی زۆر هەبووە بەسەر ئەو گەڕەکانەی کە لافاوەکە گرتوێتەوەی لە ینی ژمارەیەکی زۆر لە گەڕەکەەکانی شاری هەولێر دووچاری ئەو لافاوە بوونەتەوە، بەڵام ئەوەی زۆرترین کە دووچار بۆتەوە ناحەی دارەت و زیانێکی زۆری پێکەوتووە، هەم گیانی هەم ماڵی، ناحەی قوشتەپە بە هەمان شێوە زیانی زۆر بەریکەوتووە، هەم بە هەمان شێوە هەم لە ڕووی گیانی و هەم لە ڕووی مادیەوە. گەڕێکی ڕۆشنبیری کە ئێستا من لە گەڕێکی ڕۆشنبیری شاری هەولێرم، ئەم گەڕەکەی لەو گەڕەکانە کە زیانی زۆری بەرکەوتووە لە ڕووی گیانی و لە ڕووی ماڵی شۆ زیانیان بەرکەوتووە. من حەزەکەم دیمەنەکانن بۆ بگوازم وەزانم، ئەگەرچی هاوڵاتیان ینی
هەوڵیان داوە خۆیان شوێنەکە خاوێن بکەنەوە ئەمە یەک لە گەڕەکەکانە ئەمە یەک لە ماڵەکانە کە زیانێکی زۆری بەرکەوتۆ من ئەمە بتگوازمەوە بنەو دیمەنەکان بەڵە هەمووی کەرەسەی نێو ماڵەکەیەتی ئەمە موکێتەکانێتی ئەمە شوێنی نووسنەکەیەتی هەموو کەرەسە کارەبایەتەکانێتی کە هەمووی زیانی بەرکەوتووە هیچ شتێکی بۆ دەرنەچوە وەکو خۆیان باسیەکانیانی ئاو بە بەژنی ئەوان ئاو بەرز بۆتەوە بۆیە ینی زیانێکی زۆریان بەرکەوتووە ئەموو کۆ لە دیمەنەکانە ئەیبینی زانە ئەمە هەموو کەروپەلی ناو ماڵەکانن یعنی هیچیان بۆ دەرنەچووە زەرور زیانێکی زۆر مادیان هەموو بەڵام خۆشحاڵانە زیانی گیانیان نەبووە من ئەمە زیاتر بیان دوێنم سڵاو لێ بێت ئەگەر پێم بڵێ ینی زیانەکانتان چی بووە ئێوە هیچتان بۆ دەرنەچووە کەی ئاگدارکران و لەم ڕوودا وڵی سعات سێ ئەمە ئاگدار کردەوە سعات سێ بوو هاتمە دەرێ تەقە بوو ئاو گەشتە ئێرە تقریب نیمەترە کاتە ژۆرێ ئەمش گوت مندار بەسەخانیکەوەن لافاوە وڵا هەتامدا بەسەکەتن ئەم هاتمە دەرێ سیارە لە پێشەکەی بوو لافاوەکە گەیشتێ خواست پێم کرا غادەمە سەخانی ئێستا کەس بەدەنگتانەوە هاتووە تیمەکانی شارستانی شارەوانی بۆیان خاوێن کردوون یا بەس خۆتان خاوێن وڵی بەس خۆمان خاوێنمان کردۆ ئەو کومبارم بوارمە هەموو فرەدای دەرێ کەس نهاتێ بانەمان کەس نهاتێ بانەوە زانە زیاتر بیان دوێنم خێزانی سڵاو لێ بێ کەس هاتووە بەدەنگتانەوە نەبەخوای لە سعات سێ ئەو خەرکە و هەرەی بەشەری لە قسم و کەس خۆمان بەهانامەوە هاتیە هەر یەک بەشەر بابە هەبات بە بەس یەکەوت جۆتە جەزمیان لەو بینابوونایە هەموو پێمان برد لە ناو ئاوێ خوڕ و لیتە و خۆ بە خۆتەوان دەبن هەتا چێ لیترە هاتیە نابەخوای حاڵت هەمووی ئاگادارە ئەوەی دەیبینی ئەوەی خزم و کەس بردی بەکەلک شوشنێ هاربێ بردیتیان ئەوەی جەوە دەرێت تەسویر کەس زۆری ئەوەکەن لە سعات بەدەردوەتی نەوە ئەمە لەوانەیە 20 کەس وا پێوەنە بەتەنکەر و بەوە دەیشتن و قاینەکەیت سەلامت بن بەڵێ زانە بەڵێ ئەمە یەک لەو ماڵانە کە زیانی زۆری بەرکەوتووە من ئەمە گەڕەکەکەشت پێ نیشان دەم ئەگەر وێنەگرەکە هاوکارم یعنی ئەم گەڕەکە بە تەواوەتی هەموو زیانی بەرکەوتووە چیتە هەر ماڵێکەوە ینی چیرۆکێک و ژیانێکی تراژیدەی خۆی باسەکە کە ئەم شەو چی بەسەر هاتووە ئەمانە هەموو وێران بوونە و کۆی بێنە زۆربیان ئۆتۆمبیلەکانیان ئاو بردوبووی یەک لە بەتایبەتی ئەو ماڵەکەی سە من لێبوو ئۆتۆمبیلەکەی ئاو بردوبووی ئەمە ئۆتۆمبیلەکەیەتی کە چەندین مەتر لە دووری خۆی ئۆتۆمبیلەکەی هێناوەتەوە ئێستا دیمەنەمی بۆت بگوازمەزانە ئۆتۆمبیلەکەی خۆی بەستاوەتەوە یعنی لە ترسی ئەوەی جارێکی دیکە لافاو ببێتەوە جارێکی دیکە ئۆتۆمبیلەکەی ئاو بیباتەوە ئێستا ئۆتۆمبیلەکەی بینی بەستوێتەوەی بە عمودی ستونی کارەباکەوە بەستوێتەوەی بۆ ئەوەی جارێکی دیکە ئۆتۆمبیلەکەی ئاو نەیبە من ئەمێ لەگەڵ زانەگەر دەرفەت هەبێت لەگەڵ ئۆتۆمبیلەکانی دیکە بە هەمان شێوە زەر و زیانی زۆر بەرکەوتووە هەیەک لەو ماڵانن من ئەمێ زیاتر بیان دوێنم سڵاو لێ بێت زیانەکانتان زۆر بوو ئەرێ وەڵا فەرموو باش بە الحەمدوللا مندارەکان بە سەلامەتی دەرچوو ئەرێ بەخوای ناومارەکە هیچ نمایە هەر یەکشت بە کەچی ئەوە نمایە هەر هەمومان فڕێدەیە بەڕاستی ئۆتۆمبیل پاش سعات 12 نێڕوانێ دیتیمانەوە بەخوات لۆ دەمازانی ئۆتۆمبیلەکە چتە شوێندەرێکە ناوەڵات بەس تەماشاکە بزانە چی هاتیە و ناومارەمایە نە سیارەمایە بەڕاستی بەڕازیانەشی مادی زۆر ناوەڵڵای هیچ کەسێک نهاتووە هاتە ئێستا هیچ کەسێک نهاتوە برێکاکە فەرمووان گۆستان دەوێت هیچ کەسێک نەدام و دەستگایەک نە شارەوانیەک نەها یەکێک هاتیە برێتەنکەرە ئاوەشی دێنم کاکە ئەو ناومارەی پێی خاوێن دەکەمەوە ناوەڵڵا هیچ ماڵۆ نهاتیە سەلامت بن زانم یەک لەو ماڵانی دیکەنەوە خۆیان سەرقاڵی خاوێنکردنەوەیەتین وەکو دەیبین لە دیمەنەکاندا هەموو سیروان ئەگەر یەک خولەک لەگەڵ مابی سیروان ئەگەر یەک خولەک لەگەڵ مابی پەیوەندێکی تەلەفۆنی هەیە داوای بەهاناوە چوونەکات تۆ لەگەڵمان بمێنەرەوە سیروان دوای چینە لای کاک دلێریش هاوڵاتێکمان لەگەڵە لە یەکێک لە گەڕەکان لەچێک لە شوێنەکان گەر خۆی باسی بکە سڵاو لێبێ ئەم کاتت باش بەڕێستان داواکاریتان چییە و ئێوە چۆن ینی چ زەرێکتان بەرکەوتووە باشی چاوەکەم بەڕێزی تەربژی جانەکەم باستەکەم سەلامەتی کاکەمە گوندی باغم لە شاوی چاوەکەم بەڵێ دەکەوێتە پشتی دارەتەوە بەڵێ جان بەڵێ لە سعات دوو شەوێ ئاو هاتە نامارم هەتا ناو نۆمی هاتیە شەوێ لەنا ئاوێ لەسەر ئاوێ بە خەبەراتیمە هەتا ئێستا کەس بەهانامان نەهاتیە بەڵێ زەرەر و زیانەکانتان چی بووە کاک زیانەکە بەس مادی بووە جانینە بۆ لەخوای بە زیادی بەس بە خۆم و مارم دارم هاتیمە دەرێ لەگەر ئەو شمەکەی کە لە بەرم دابووە هەتا ئێستاکە کەس بەهانەمەوە نەهاتیە تقریبا کۆرانەکەمان هەژنۆ مار هەر هەژنۆ ماری بەبن ئاوکەتیە داواتان لەلایەنە پەیوەندیدارەکان کە داواکاریمان تێ داواکاریمان لە حکوومەتی هەرێمی کوردستانە بێتم بەهانەمان بێتە قەرەبوومان بکاتە بزانێت زەرۆ زیانەکە چییە
ئەمە بەخوا با پێدن لە قۆرانێکە هەموو کرێکار و عملەینا بابێتن هاوکاریمان بکات لە خەرەبوومان بکاتەوە دەشمان لەوێتن و هیچ کەشمان لەوینایەتن. بەڵێ ئێستا ڕەوشی ئێوە چۆنە ئێستا لە شوێنی خۆتان؟ ئێستا کە هەریەکە چینە لایەن بە خۆم چیمە کەمارێ بابم خێزانم بتۆ کەمارێ خەزووری جیرانەکان هەروەتر هەریەکە چینە لایەشی. بەڵێ دوا پەیامی تۆ بۆ لایەنە پەیوەنددارەکان ئەوانەی لە ڕێگەی کوردستان نیوز جویان لێتە؟ دو قسەم ئەوەیە بێتم بەهانەمەوە بێ قەرەبوومان بکەن و بێ سەیری تۆنانەکەمان بکەن بێ سەیری ئەمارستەکەمان بکەن شتەکانەوە یەقلی بەکەلک نما بێتن قەرەبوومان بکەنەوە مارە ناوە بیتن. بەڵێ کاک هەژار بە هیوای ئەوەی کە پەیامەکەت بگاتە شوێنی خۆی لە پشتی دارەتۆوە لە گوندی باش لە شەهاب مەرغە کاک نزار ئەم بۆ ئێم حاڵەتە ڕووندا و کاگاوا دوتی داوا لە هاوڵاتیانەکەم هاوڵاتیان لە ماڵەکانیان بمێننەوە تۆ پەیامە چێ بە هاوڵاتیان هاوکاری تیمەکانی شارەوانی بن؟ بەڵێ وەڵای من داوا لە هاوڵاتیانەکەم کە خۆتانی زانن شاری سلێمانی نزیکەی 10,000 لێت و منهۆڵی تایە کە ئەمە هەمووی بە تیمەکانی شارەوانی پا ناکرێتەوە. ئێمە ئەوەی کە کردومانە زیاتر تەرکیزمان کردوێتە ئەو شوێنانەی کە لافا ڕووی تێکە و شەقامە سەرەکیەکان و بازار و شوێنە گشتەکان. بەڵام هەنێک کۆڵان هەیە کە پێویستەکە هاوڵاتی خۆی لە هاوینە تێبینیەکەیندایە پۆشێ لەبەر بۆ نوبەرامی منهۆڵەکە بەڵام داواکردن لە زستانە بیکاتەوە چونکە کاتێ ئەو لێتە ئەگیرێ ئەو لە خوار خۆیەوە کۆ کاتەوانی ڕۆ کاتە ماڵانی تر بۆیە ئەم هاوکارێ لە هاوڵاتیانەوە بێ ئێمە دەستخۆشیان لەکەین ئەگەر نەشیانتوانی ئێمە تیممان حازرە و هاوکاریانەکەین. زۆر باشە جارێشتر ئەسمۆ لای سیروان بۆی دوایی لەگەڵ کاگلێر وردەکاریەوە باسکەم سیروان ببوورە من ئەمیستە و پەیوەندە تەلەفۆنە پەیامێک بەڵکو بگات ئەوان لە پشتی دارەتون بازەوە کاکە لەبارە دۆخێکی زۆر خراپدان بەڵێ بەردەوام بە سیروان. بەڵێ زانە منەمێ لەگەڵ تا بەردەوام بم بەڕاستی ئەمێ کارە ساتەکەی هەولێر زیاتر بۆ ئێوە بگوازمەوە وەکو ئەمەژەم بۆ کردم یەک لە ئۆتۆمبیلەکانە وەکو خۆیان ئەمەژەیان بۆ کرد دوای چەندی سەعاتوانیانە بیدۆزنەوە بیهێننەوە یعنی هەر یەک و چیرۆکێکی تراژیدی خۆیان هەیە کە ئەمشەو چۆن ئەتوانیانە ڕزگار بن پێشۆشی هەر تێک وڵای ئۆتۆمبیلەکەتان کەی هێنایەوە وڵا تقریبا نیمە ڕۆ بوو ئەو ڕۆژ لەگەر 4-5 سیار لێکتی داوەتە هەمووی شکاوە ماڵەکەمان دیتە سەریکە وەرە سەریکە بزە ماڵەکەمان چی بەسەر ئەگەر لەگەڵ مابی زاناب وەکۆم یەک لە ماڵەکانی دیکەیە ئەمە هاوڵاتیە وەکو دەیبینن لە دیمەنەکانە هەموو فەرش و موکێتی ئەم ماڵە هەمووی یعنی هەمووی بۆتە قوڕ و لیتەوە بە کەڵک نەماوە ینی لە دۆخێکی زۆر خراپدان خۆیان خاوێنیان کردوتە ماڵەکە کەس بە دەنگتانەوە هاتوون تیمەکانی شارەوانی بۆیان خاوێن کردوتەوە ناوەڵە ئێوە یەکەم کەسین ئەرێ وڵای ترەوە فەرم حاڵمان چییە هەمووی دوو تەنکە بەس ئامان کردەوە بە خودای ئێترەوە شەو ئاوە هاتوو دەکەس بتێتی بۆ لە شۆ دێن لە بۆ شۆ چێن یا چیتان بەسەر هات یارمەتیتان بدەین یا شارستانی بێ یا تەنکەرە ئاوێکمان بۆ بێنن یا مەسئولێ بێت قسەمان لەگەڵا بکە ینی خۆتان تەنکەرە ئاوتان کڕی خۆیان بە پارەی خۆمان بڵێ ئەرێ وەڵا 5,000 لێمان سندووە دوو تەنکەر ئەوە تەبدا حاڵمان بەڵێ زانە ئەوە دەیبڵێ تاوی نیو ماڵەکە ئەمە هاوڵاتیە ئەو خۆیان مەژی بووەکەت خۆیان خاوێنیان کردوێتەوە هیچ تیمێکی شارەوانی نەهاتوون هاوکاریان بکە تەنان لە خۆیان تەنکەر ئاویان کڕێ و خاوێنیان کردوێتەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکە داوا لە تیمەکانی بەرگری شارستانیەکە لە شارەوانیەکە کە بە دەنگیانەوە بێن و خۆشیان مەژی بووەکە هیچ شتێ لە ماڵەکە دەرنەچووە تەواوی کەلوپەلی نیو ماڵەکەی هەموو بۆتە قوڕ و لیتە و ئەوان هۆکارەکەی بۆچی دەجێڕنەوە سیروان ئەگەر لی پرسیارکەیت مثلەن هۆکارەکە چییە لە ئەوان کە ئەوەی کە بەڵە زانات دەنگن ناگا پێم مەبەستەکەم ئەوەیە ینی هۆکاری ئەوە کارەساتی سروشتی هەیە لە هەموو شوێنێک بەڵام هۆکاری ئەوەی کە لەو چەنگەڕەکە ڕووی داوە بارانی دوو مانگ پێشێستاش ینی کەمتر لە دوو مانگ بوو زیانی گەیاند بەڵام بۆچی ئەو کات مەسەلەن ئامادەکاری لەو گەڕەکانە نەکرا بۆچی لە پڕ لەو گەڕەکانە ڕوویدا گەر دەنگم بگات بەڵە زانە ئێستا جۆم لە دەنگی تۆیە
ینی ئەمان وکو ئەمەژەی بووەکەن ئەمە یەکەم جار نییە کە ڕۆدا پێشترش لەم گەڕەکانە ئەم حاڵەتە ڕوویداوە چەند جارێکێش تیمەکانی شارەوانی پارێزگارە لەو بابەتە ئاگدار کردوەوە ینی ئەمان ئەڵەن ساڵی ڕابردوش بە هەماشەوە ئەم حاڵەتە هەبووە بەڵام ساڵی ڕابردوو زیانەکە بەم جۆرە نەبووە زیانی گیانی لێ نەکەوتۆ تەنها زیانی مادی هەبوو بە هەماشەوە خۆیان توانیوانە خاوێنی بکەنەوە خۆیان توانیوانە ینی کەلوپەلی نیو ماڵەکان ئەوەی کە پێیان کراوە ڕزگاری بکەن بەڵام ئەوان دەڵێن یانێ حاڵەتێک نییە کە یەکەم جارێ بەڵام ئەمە دووەمین جارە دووبارە بێتەوە بەتایبەتی ئەو خانەوادەی کە ئیسا کەوتە دەسەر ڕاستی منەوە کە لە ناحەی دارەتوو بووە ئەو خانەوادەی ئەو سێژنەی کە یەک ماڵدا خنکار خۆیان ئەمەژی بووەکەن ئەمە ساڵی ڕابردوش بە هەمان شێوە لافاو چۆتە ماڵێنەوە بە هەمان شێوە زەرور و زیانیان بەرکەوتەوە بەڵام ئەم ساڵ زەرور و زیانی گیانیشیان بەرکەوت و خۆت ئاگدار بووی زانە ینی کارەساتەکان زۆر دڵتەزیان بوون لە هەولێرە ئەو منداڵی و ئامەژم بۆ کرد تا ئێستا تەرمەکەی نەدۆزراوەتەوە منداڵێکی دەمانگە ئەو خێزانێک کە سێژن لە یەک ماڵدا بە یەکجا گیانە نەدەستدا ئەو شوانەی بە هەمان شێوە کە ئاو بردی و دوای نیوەڕۆ تەرمەکەی دۆزرایەوە ینی بە هەمووی نزیکەی 12 کەس تا ئیسا لە شاری هەولێرە گیانی دەستدا و 11 تەرم دۆزراوەتە بەڵام تا ئێستا تەرمێکیان نەدۆزراوەتە ینی کارەساتەکە زۆر گەورەزانە ئەم جارە کارەساتەکە کارەساتێکی مرۆی وەکو پێشتر ئاماژەم بۆ کرد. بەڵێ سیروان ئەگەر سەلەن دوا داواکاری ئەوانی کە قسەت لەگەڵا کردوون لە ڕێگەی کورسات نیوزەوە بیگەێنیت هەرچەندێ ئێمە بەردەوامە بین لە گەیاندنی پەیامی هاوڵاتیان ئەوانەی کە لێ قەوماون لە ڕێگەی ڕووماڵەکانی کورسات نیوزەوە دوا پەیامەکە چییە؟ بەڵێ زانە من ئەمێ لە زاری خۆیانەوە کە بتوانن قسەم بۆ بکەن بزانم دوا پەیامیان چی ئەوان داواکاریەکانیان چی ئەنێ حکوومەتی هەرێمی کوردستان چیان بۆ بکەم من ئەمێ بچمەنێ ئەم ماڵەوە سڵاوتان لێبێت کاتان باش عزت نەبێت ئێوە ئەبینم خۆتان خاوێنەکەنەوە تا ئێستا کەس هاتۆ بدەمتانەوە تا ئێستا کەس ناوەڵە نە ئێستا نەشەویش بەخوای شەوێ تا یەکوانەمان کەتیتینە ناو ئەو هەتا گەشتنیە وماری برامە برایەکەشم لێرە نییە مندار لە مارێ هەرژاویان چوو نەدەگەشتینە ماریان ماریان لە قاتی سەرێ و دەگیران نەدەگەشتینە ماریە کەسیش نەبوو وەڵام ملمان لاونەوە هاتین و بەسەکەتینە تا ئاوەکەکەم بۆ داواکاریتان چێتان نوشتان بۆ وڵی داواکاری سیبی داواکاریمان هەبی دەگەشتە جێ کەس جۆتان لێ ناگرێت ناوە ئەگە جێ بگرن پارەکەش دیسان عینە نزم بوو بەزم بوو کودانێش دە و ساری ژوابی ڕێڕەوی ئاوەکەیان گۆڕیە هەتا ئەو ڕێڕەوەش چانەکە نەرا بە سەعاتەگەەوە باری و وێران بۆ گە 5 ساعت باری بە دارەت و کامل ئاو دەی سواز بۆ تۆ بەڵێ زانە خۆیان ئاماژەی سیروان ئەوان دەڵێن نزیکەی ساعاتێک بارانباریەوە بۆ جۆرەی لێ هاتۆ بەڵام بەگە 5 ساعت بارانبارەوە تاوی هەولێر ڕەنگە یاخود تاوی دارەت و ڕەنگە زیانی بەرکەوتایە ئاوبی بردایە ئەوان دەڵێن ئێمە داواکاری چیمان هەبێ ئەگەر حکومەت جۆمان لە نەگرێکە بەدەنگمانەوە نێت. سوپاس سیروان حوسێن پەیامنێری کورسات لە دارەتوی شاری هەولێرەوە سوپاس بۆ تۆ بە هیوای ساق و سەلامەتی بۆ هاونیشتیمانمان هاونیشتیمانیانمان کاک نزار مەترسیتان لە چ گەڕەکەکەیە لە سلێمانیە گەرم شەو بارانی بەلێزمە ببارێت. وڵا ئێمە بە پلەی یەکەم ئەو گەڕەکانەی کە خەدەماتی تاوایان پێنەگەیشتووە ئەتوانی ناوی گەڕەکەکان بهێنیت؟ بەڵێ ئێمە بەشێک لە گەڕەشی خەرکە هەروەها گەڕەشی خاکمان هەیە لە ڕاپەڕین کەنەکەوە خەلیفاوە ئەم شوێنانە خەدەماتی ئاوەڕۆ و قیتایان پێنەگەیشتووە زۆر جار هەنێک گەڕێکمان هەیە ئاوڕووی بۆ کراوە بەڵام قیتایی بۆ نەکراوە ئەمە وا کات کە بەشێک لەو قڕولیتێ بچێتە بەردەمی منهۆڵەکە و منهۆڵەکان بگرێ ئەبێتە هۆی ئەوەی کە ئاو کۆبێتەوە و لافا دروستکە لەو قورساییتان خسۆتە سەر ئەو گەڕەکانە لە تیمە ئەو 5 تیمەی دابەشتان کردو لەو شارەوانی ئێمە دایم تیمەکانمان بە یەک دەستی شەکا لە هەر شوێنێکە حاڵەتێک هەبێ تیمەکانمان ڕۆک هاتە ئەو شوێنە لەو گەڕەکانە زیاتر مەترسیتان هەیە مەترسیەوەتانێک لەبەرەوەی ئاوەڕۆی نیە یاخود ینی لە شوێنی لێژایی و چاڵە خۆی وەکوتم هەنێک گەڕێک هەیە کە هەر بە تەجاوز دروست کراوە ئیسا بۆ بە گەڕێکیش و بە تەمان تەملیکی کەن ئەمانە خەدەماتیان پێ نەگەیشتووە لە ئاوەڕۆ و حتا توان بڵێم بەشێکیان کارەباکەشیان وەکو پێویست نییە ئەم گەڕەکانە معارەزن بۆەوەی کە تووشی حاڵەتی لافاو ببنەوە بەهۆیەوەی کە گەڕەکەکان قڕولیتێتیایە ئەو قڕولیتانە جاری وا هەبێ بربەست لە بەردەمی ئاوەکە و حاڵەتی زیان گیانن بە ئاوڵاتیان دروستەکە کەشناسی پێیوتون کەەوەی کە لە کاگاواتیشم پرسی کەم شەو
بارانیشی بەلێز بێت. بەڵای کەشناسی هەر لە دوێن و پێرەوە ئاگاداری ئەمەی کردوێتەوە کە ئەمڕۆ هەتا بەیانی حاڵەتی بارانبارین بەردەوامە دێ و ڕۆژانی داهاتوش بەڵام بە شێوی پچڕ بەڵام ئەوەی کە ئەم شەو ڕوئایە احتیمالە لافاوی لێ بکەوێتەوە بۆیە هەوڵاتیان ئەبێت تۆزە ئاگاداری حاڵەتەکە بن و ئێمەش خۆمان لەسەر خەتین بۆ خزمەتیان. داواتان لە هاوڵاتیان چیە مەسەڵەن هاوڵاتیان چی بکەن بۆی بتوانن هەماهنگ بن لەگەڵتانە و بتوانن پاڵپشتی ئەوە بکەن و کارەساتی نەکەوت چکە ئەم دیمەنانی ئەمەی بینین بەڕاستی بۆ کوردێک جگەنی گەران جگە گیان لە دەستدانەکان ئەم بێماڵ و حاڵبوونی خەڵک. بەڵێ وڵا هاوڵاتیانە بێ خۆیان هەم ئاهەنگ بن لەگەڵ شارەوانە بە پلەی یەکەمەوەی کە باسمان کرد ئەگەر لێتێکی ئاوی بارانە لەبەردەمیانە یان منهۆڵێک بتوانن پاشیکەنەوە بۆ ئەوەی بتوانن زەرورزیان بە خوار خۆیان کەمترکەنەوەانە چکە ئێمە حاڵەتی لافاو بەچی دروستە بێکاتەوە ئاوا بە جادەیەکە ئەڕوا و هیچ منهۆڵ و ئاڕۆیەک نییە ڕوویتێکە لە نهایەتی گەڕەکەکە ئەبینی لافاو دروستە بێ ڕۆ لە سەدا چەندی سلێمانی زێرئینی ئاوڕێی بۆ کراوە وڵاهی بەپێی تەقدیری من لە سا 70 بۆ 80 سلێمانی شەبەکەی ئاوەڕێی هەیە. زۆر باشە کاک منزار. کاک دلێر ببوورە نەماتوانی لە کاتی پێویستە بینێ لای بەڕێستان بەڵام هۆکاری ئەوەی کە دووبارە من بیرمە لەگەڵ بەڕێزتر وەکو ئەندامی ئەنجومەنی پارێزگا بەرنمەیەکمان کرد لەسەر ئەوەی کە لە شاری گوندی کۆری ئەوانە ڕوویدا بوو. ئێستا ئەمە بۆ دووبارە بووە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنیتەوە دووبارەیەکەم و کە ئەزانین کارەسات و سروشتیە بەڵام کەم تەرخەمیەکان لەکوێ بوون کەم تەرخەمیە مرۆییەکان پلان سازیەکانی شار لەکوێ بوون لە هەولێرە. بەڵێ سلااو لە تۆ لە بینەران سەرەتا هاوسۆزی و هاخەمی خۆم بۆ کەسوکاری قوربانیانی ڕووداوەکەی شەوی ڕابردوو دەردەبڕم. دیارە کارەساتی سروشتی واردە لە هەموو ناوچەیەک ڕووبدات بەڵام بەداخەوە ئەوەی لە سنووری پارێزگای هەولێر ڕوودات دەتوانم برێم ناویلێنێن کارەساتی سروشتی چونکە ئەوەی شوێنەکەی دیت بێت من لە بەیانیەوە لەوێمە یعنی ئەوەی شوێنەکانی دیت بێت چ ئەوەی دارەت و چ ئەوەی قوشتەپا ئەوە کەم تەرخەمی ئیداریە ینی بۆ نمونە تۆ هاتووی ئەو ڕێڕەوە ئاویانەی کە دەقیان گرتووە لە 100 ساڵی ڕابردوو لە چەندین ساڵی ڕابردوو ڕێڕەوە ئاویانە هەنا تۆ هاتووی پڕت کردوونەتەوە کردوتە شوێنێک ینی بۆ نمونە کردوتە پێشنگای ئۆتۆمبیل یان کردوتە خانوویان کردوتە دوکان کاتێک کە ئاو ڕێڕەوی خۆی نەبێت ووە لە هەمان کاتدا ئاوە ڕۆشی نەبێت ئەوە ئاوە چی لێ دێت لە شوێنێک کۆ دەبێتەوە لە دەرچەیەک دەگەڕێت کە ئەو دەرچەی دۆزیەوە کارەسات دروست دەکات ئەوەی لە هەولێر ڕوویداوە بزەبت ئەمە بووە کە کەم تەرخەمی ئیداری بووە بەداخەوە هەولێر ئەو جوگرافیان ئەو تۆپۆگرافیا جوانەی هەبووە بەڵام بەداخەوە ماستەر پلانێکی گونجاوی نەبووە ماستەر پلانێکی ئەندازایی نەبووە کە بتوانێت ئەو ئاوە قورسەیان ئاوەڕۆیەکەی هەڵبگرێت و بۆ ئەوەی لە کاتی زیادبوونی ئاوی بارانێ ئەو ئاوە نەبێتە کارەسات بەسەر شارەکە بەداخەوە ئێستا بۆتە کارەسات ینی دووبارە بوونەوەی لافاو لە حاڵەتوانە دەرچۆ دیاردێ هەر کاتێک باران ببارێمە چاوەڕوانی لافاو دەکەن لە هەولێر چونکە ئەوەندە تەزاوز کراوەتەوە سەر زەویەکانی لە هەمان کاتدا ئاوە ڕۆژ نەبووەوە ئەمەش کەم تەرخەمی لایەنی پەیوەندیدارمان بۆ دەردەخات ووە ئەو ئیدارە سەقەتەی کە لە ڕابردوو هەبووە لە سنووری پارێزگای هەولێر دەرخەری ئەو ڕاستەیە هیچ شارەزاییەکی ئەوتوان نەبەوە پێی بەرنامە و پلان لەگەر گەورەبوونی هەولێر کاریان نەکردووە. بەڵێ کاک دلێر ینی بۆچی دەبێت ئەمە بە کارەساتێکی سروشتی ناو نەبرێت لە کاتێکە لە هەموو دنیا لافاو هەیە مەسەل ئەمڕۆ زۆر نیگەرانی لەوە کراکە تکە با ئەمە بە سیاسی نەکرێت جێگری سەرۆک پەرلەمانە ئەڵێمە بە سیاسی مەکەن ئەنی من ڕەبتی بە سیاسیەوە نیە بەڵام ئینسان ینی ئەگەر مرۆڤانە بیرکەیتەوە دڵ ژانەکە بۆ خەڵکە مناڵێکی دەمانگ تا ئێستا تەرمەکەی نەدۆزراوەتەوە خەڵکی ترجانی لەدەستداوە ئەم خەڵکە هەمووی بێماڵ و حاڵ بووە ئەنی ئەمە تەنها پێویستی بە ئەمە بابەتێکی سیاسیان بەڕاستی بەهۆی ململانەی بازرگانی ناشەرعی و چاوپۆشی لە پلانسازی ئەمە ڕوویداوە. بەڵێ جارێ خۆی ئەوەی ئەوان ئیدارەکەش بە سیاسی دەکەن ئیدارەدانی هەولێر بە سیاسی ئیدارەی دەدەن خۆ قۆڕخیان کردووە یەک حزب لە هەولێر ئیدارەی دەدات تەنانەت ئەمڕۆ ئەگەر
سەیری سەردانەکەی سەرۆکی حکوومەتیش بکەیت جگە لە فراکسیۆنی زرد یەک فراکسیۆنی تر پەرلەمانتاری لەگەر نەبووە وەزیرەکانیشی هەری خۆی بوو یعنی ئەوان بە خۆیان پرسەکان بە سیاسی دەکەن ڕاستە کارە ساتی سروشتی هەیە بەڵام کەم دەبێ ئێمەلایانی کەم خەمیەکانیش دیاری بکەن دەزانی کاکزانە بە تایبەت ئەوەی قوشتەپە من بەخۆم لەوێ بووم لە بەیانیەوە بڕۆ ئێستاش چەندین تڕێلە کەوتونەتە ناو ئەو تونێلەی کە ئاوی پێدا دەڕوات یعنی کەواتە چێ ئەوەی کردووە یخۆ حتمما یەکە ئیداریەکەی ئەو ناوچە کەم تەرخەمە چۆن ڕێگای داوە پێشنگایەکی ئۆتۆمبیلی بار هەلگر لە کەندەڵانێک کە ڕێڕەوی ئاوە پڕ بکرێتەوە بکرێتە پێشنگای ئۆتۆمبیل ئەی ئەمە کەم تەرخەم نییە هەیە خۆ ئەگەر ئەم کەندەڵانە پڕ نەکرابایەوە ئەو ئۆتۆمبیلانە ئاونەی دەبردو ئەم دەواازەیەش نەدەگیرا و ئەم کارەساتەی دروست نەدەکرد کەواتە ڕاستە کارەساتی سروشتێ بەڵام کەم تەرخەمی ئیداری ڕەهەندی کەم تەرخەمی ئیداری زاڵە بەسەر کارەساتە سروشتەکەی لە جیاتی ئەوەی بێن لەوێ لایەنە کەم تەرخەمیەکان دیاری بخەن ئەوەی جێگای نیگەرانی ئێمە و هاوڵاتیانە کە ئەوەی جێگای داخە خودی سەرۆکی حکومت دەستخۆشی لە پارێزگار و وەزیری شارەوانی و یەکەیداریەکان دەکات بەڵێ لە کاتێک ئەوە بوون دەستخۆشیان لێ بکرێت کە ئەم کارەساتانە ڕووی لەدا بەڵام کاتێک کەم کارەساتانە ڕوودات پێویستە ئیجراعات بکرێت لەگەر ئەم لایەنە پەیوەندیدارەکان ئەمێ لێکۆڵینەوەی ورد بکرێت ئەگەر کەم تەرخەمی ئیداری هەبێ بێ سزا بدرێن بەڵام بەداخەوە نە لێکۆڵینەوەی ورد دەکرێت نە ئیجراعات دەکرێت بۆ پەردەپۆشکردنی شکستەکانیان دێن بە دەستخۆشیەک یان باوەک لێی دەردەچن چکامە لە هیچ دنیا نەبووە کارەساتێکی وا گەورە ڕوو بدات و 12 کەس تێیدا بێتە قوربانی تۆ بێ دەستخۆشی لە یەکە ئیداری بکەیت بەداخەوە لایەنی کەم دەبواە ئیزراعاتێکی تون بکرابایەوە لە هەمان کاتا دەبواە ماتەمی ئەتوانرا چی بکرێت کاک دلێر ئەتوانرا چی بکرێت بۆی کەم تەرخەمی ئیداری ئەتوانرا چی بکرێت بۆی ئەمە ڕوونەدا مەسەلەن ئەوەی کە لە گوندی کۆری ڕوویدا ئامادەکارێک مەسەل ئێستا بەشێک لە هاوڵاتەکان قسەیان کردوتیان ساڵی ڕابردوو ژافا هاتووە لەسەر تا ئاماژەم پێدا ئامادەکاریەکان وەک پێویست نینە یعنی و تۆ ئاوەڕۆشی نییە بەڕاستی هەولێر لە ڕووی ئاوەڕۆ زۆر خراپە ینی کاتێک تۆ ئاوەڕۆت نەبێت و تەنها ئەو ڕێڕەوە سروشتیانەی کە لەسەر زەوی هەبووە ئەوان هەبووە ئێستا هاتووی ئەو ڕێڕەوانەشت گرتووە بە دڵنیاییەوە کارستان ڕوو دەدات ینی چەندی هەوڵیش بدەی هەوڵەکانت بێسوود دەبێ بۆ چونکە تۆ لە ئەساسدا بناغەیەکت نەبوو ژێرخانێک نەبوو بۆ هەولێر ینی کەواتە تەنها ئەو ڕێڕەوە سروشتیانە کە بەخۆیان ئاو بۆ خۆی وەری گرتووە هەبووە ئێستا ئەوانیش نەماوە لە سنووری پارێزگا هەولێر خۆ ئەوەی لە شاری زێڕین و کۆریەکانیش ڕوویدا هەمان ئەم هەڵەیە ئێستا بوو دەبواە دەرسیان لەوێ وەگربا یعنی تۆ هاتووی ڕێڕەوی ئاوت گرتووە کاتێک کۆ دەبێتەوە لە شوێنێکە و ئاوت دەتەقێت کارەساتی لێ ڕوودات بە هەمان شێوە هەمان هەڵی زێڕین لە قوشتەپە و دارەت و دووبارە بۆیەوە دەرسی لێوە ناگرن و دڵنیاشم لە شوێنی تریش دووبارە دەبێتەوە ئەگەر پێداچوونەوەی جددی نەکرێت بەڵام ئەوەی تەمشان دەکەیت گەنجێتەکە نە ئیرادەکە ئیوەی نییە پێداچوونەوەی جددی پێ بکرێت و ئەو کەم تەرخانەیە هەنانە کارە سەر بکرێت بەڵێ کاک جلێر ئێوە وەکو ئەنجومەنی پارێزگا 2000 چیەکەن بۆ ئەوەی ناکرێ ئەمە تەنها لەسەر حەدەست قسە بکەین مەسەلەن خۆبێ ئامادەکاری پێشوەختە هەبێ تیمی تایبەت هەبێ دابشکاری تایبەت هەبێ ینی ئەو خەڵکە تاوانی چییە لە پڕ سەیرەکات مەترێک 2 مەتر هاتوتە ناو ماڵەکەی و مناڵی خنچێ دایکی خنچێ باوکی خنچێ هەموو خەڵکە مەسەلەن سەرگەردان بووە خۆ ناکرێ هەموو جارێ ڕەخنە بگرین و ئەو بڵێ خەتای ئەوە خەت بۆچی پێشوەختە ئەمە ناکرێ ئێوە چی ئەکەن بۆ کاتی ئەوەنی هاوارێکی جددیتان لێ هەڵسێ یان هەموو لایەنەکان بە پەرلەمان بە تەنانەت هێزە سیاسیەکانیش بەڵێ ڕۆڵی داوامان کردی هەل لە ڕووی قەرەبوونەوە لە ڕووی ئەو ماڵانی کە زیانیان بەرگەشتەوە بەداخەوە یعنی زۆر پێدە لەم وڵاتە بە عەقڵیەتی مەبدەئی زۆرینە و کەمینە کار دەکرێت هەتا بەم عەقڵیەتە کار بکرێت دڵنیا بە کارەساتی گەورەتریش ڕوودا چارەسەریشی نابێت یعنی من وەک ئەندامێکی ئەنجومەن داوا دەکەم بۆ نمونە لەو ڕووداوە نەخوازراوانی ماوەی ڕابردوو لە سنووری پارێزگای هەولێر هەبوو ڕووداوی کوشتن تەقەکردن ئەمانە چەندین جار داوامان کردووە بەڕێوەری پۆلیس بانگەشتی ئەنجومەنی پارێزگا بکرێت
ڕێگری لێ دەکرێت لەلایەن خودی وەزیری ناوخۆوە کە بێتە ئەنجومەنی پارێزگا ئیستیجواب بکرێت پرسیاری ئەندامانی ئەنجومەن وڵا بداتەوە ڕێکارەکانی چییە بۆ نمونە بۆ ئەوەی کۆنتترۆلکردنی دیاردەی چەکداری و یان هەر دیاردێشتر بۆ ئەم پرسەش بە هەمان شێوە من بەیانی لە ئەو شەوە لە ڕێی تەلەڤیزۆنەکەی جەنابتەوە داوا دەکەم پارێزگاری هەولێر و قایمقامیەت و بەڕێوەبەری ناحیەکان بێن ئەنجومەنی پارێزگای ئیستیجواب بکرێن تەنانەت وەڵامی پرسیارەکانیشمان نادەنەوە یە کاتێک تۆ ئەو قوڵی قانونیەشت نییە بێ سعبی سیقە لە یەک بەڕێوەبەر بکەیە مەسەرەن ئەوان بە مەبدەی زۆرینە و کەمینە کار دەکەن تا لەو ئەقڵیەت زۆرینە و کەمینە نێنە دەرێ بە دڵنیایەوە دۆخمان زۆر لەوە خراپتر دەبێت یعنی کاتێک ئەنجومەنەکان ڕۆڵی کاریگەریان دەبێت کە هەموو ئەندامەکان بەبێت جیاوازی لە هەموو فراکسیۆنەکان بە یەکتیم لە سەرۆکی ئەنجومەن بگرێت تا کۆتا ئەندامی ئەنجومەنی پارێزگا بە یەکتیم کار بکەن لە پێناو بەرژەوەندی گشتی ئەو کات دەتوانی هەوڵەکانمان بەرهەمدار بێت و سوودی هەبێت ئەمە بۆ پەرلەمانی کوردستانیش ڕاستە وەرە پەرلەمانی کوردستانیش بۆ نمونە با بتوانێت ئیجراعات لەگەڵ وەزیری شارەوانی بکات لەسەر ئەم کارە ساتەی ڕوویدای بە دڵنیایەوە ناتوانێت ئیجراعاتی لەگەر بکات بۆ عەقڵیەتی حزبی زاڵە مەبدەئی زۆرینە زاڵە کە کاتێک تۆ مەبدەئی زۆرینە کەمینەت پەیڕەو کرد حتمما کارەکان ناڕوات و بە حیزبی دەکرێت بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک دلێر حوسێن بەداخەوەی کە هەیە کە لە ژێرنووسی ئێستای کورسات نیوزا هەیە باز لەوە دەکرێت کە فەرمانگەی پاسپۆرتی ڕاپەڕین ئەو چۆتە ناو فەرمانگەکەوە و قایمقامی کۆیش ڕاگەیاندووە کە تا ئێستا 4 ماڵ ئاو چۆتە ناو ماڵەکانیان بەهۆی ڕێژەی بارانبارینەوە کاک نزار پەیوەندێک بە کورسات نیوز و بەدالی کورسات نیوزۆ کراوەڵێ لە هەواری شار لە هەندێک شوێن منهۆڵ گیراوە توانرێت چارەسەری بکرێت بەڵکو و تیمەکانتان لە ڕێگەی جەنابتەوە گویان لێبێت بەڵێ ئێمە تیمی ئاوەڕۆمان ئەم شەو تیمی تایبەتیان هەیە و ئێشگریان هەیە کە بەهانەی ئەو حاڵەتانەوە بچن بێگومان ئێمە لە ڕێژ مارەساوە ئەتوان هەموو هاوڵاتێک پەیوەندیمان پێوە بکە ئێمە تیمەکانی قۆمان ئەنێری ناو شوێنانە بەڵێ دوا پەیامت بۆ هاوڵاتیانی شاری سلێمانی وڵا دوا پەیامم بۆ هاوڵاتیانی شاری سلێمانیەوەیە کە لەم حاڵەتانەیە پێویستەکە هەم ئاهەنگ بن لەگەڵ تیمەکانی شارەوانیە و ئێمەش کە حاڵەتی لافا و ڕۆئەیە بەڕاستی زەختێکی زۆرمانێتە سەر تەلەفۆنێکی زۆرمان بۆیە زۆر جار ئەو هاوڵاتیە ڕاستەوخۆ ئەوێ دەقەن بگەینە ئەو شوێنە کە ئەمە حاڵەتێکە تۆزێ ناتوانین وەکو پێویست چونکە ئێمە لێ کاتا چەند حاڵەتێک دروستە بێ پێویستەکە بەهانای هەموویەوە بچین بۆیە حەزەکەم هاوڵاتیان تۆزێ سەبریان هەبێ هەتا گەینە لایەن و کێشەکانیان بۆ چارەسەرەکەین. سپاس بۆ بەڕێز نزار کەمال لە پرسیاری بەشی خزمەتگوزاری شارەوانی سلێمانی سپاس بۆ بەڕێزە سپاس بۆ بەڕێز ئاوات محەممەد قایمقامی سلێمانی هەروە سپاس بۆ بەڕێز دلێر حوسێن ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سپاس بۆ هاوکارم سیروا حوسێن سپاس بۆ هاوڵاتیانی کە قسەیان بۆ ئێمە کرد بەڵێ لە کۆتاییدا ئەوەی کە هەیە کە ئێستای کورسات نیوزا هەیە ئاو لە ڕانیە چۆتە ناو فەرمانگەی کارتی نیشتیمانی و پاسپۆرت کە لێک بینیان وەروە لە کۆیش ئاو چۆتە ناو 4 ماڵ و ئەوەی کە بەڕێز ئاوات محەممەد وە لێرە بەڕێز نزار کەمال باسییان لێوە کرد بۆ ئەوەی کە هەم بتواندرێت هیچ ڕووداوێکی نەخوازرا و ڕوونەدات کەمتر هاوڵاتیان بۆ کاری زۆر پێویست نەبێت نەڕۆنە دەرەوە بەڵکو هەم لۆد و قەرەباڵغیش لەسەر شەقامەکان نەبێ بۆی تیمەکانی شارەوانی تیمەکانی پۆلیس و فریاکەوتن و تیمە تایبەتمەندیەکان کە لە قایمقامێتەوە ئێستا لە ئامادەکاریدان بتوانن بە زووی بگەنە لای هاوڵاتیان و هاوڵاتیان ژەتوان پەیوەندی بکەن بە ژمارە سەدەوە بۆ شارەوانی فریان بکەوێت و بە هیوای ئەوەن کە هیچ ڕووداوێکی نەخوازرا و لە هیچ شوێکی هەرێمی کوردستان ڕوونەدات. لەگەڵ هاوکارانم بەرنامەی ڕاهەندمان پێشکەشکردن ئێوەش هەموو لایەکتان ساغ و سەلامەت بن ئەمانەتی خوای گەورە بن.